چەنابی ڕۆژنامەنووس پێم گوت من ئێستا خێزاندارم لە شوێنی خۆی بێدەنگ بوو هیچ قسەی بۆ نەکرا بێت داوای لێ کردم خۆش بژیم گردەنی ئازا بکەم فەڵا پێویست بەوە ناکە کەمێ من بۆ بابەتەکەم بەتەواو لەو کاتێەوە منی سڕیەوە لە ژیانی خۆی هیچی تر پەیوەندی پێوە نەکردمەوە ئاخر جەنابی ڕۆژنامەنووس من ئێستا لەگەڵ خێزانەکەم بەختەوەرم نامەوێ بێری بیمە ناو ژیانی خۆم خێزانەکەم تێک بدەم لێم گەڕێ جەنابی ڕۆژنامەنووس لێم گەڕێ چیتر خوێ بەسەر برینەکانم دامەی داوای لێبوردن دەکەم کاک شەماڵکەوە شتانان بیست بەڵام ئێستا تۆ ژیانێکی باش هەیە پێویست بەوە ناکە خەمنەوە بخۆی من ئەو کتێبە بڵاو دەکەمەوە و دڵنیا بەلەوەی کە خەڵکێکی زۆر سوودی لێ دەبینێت بڵاویکەوە جەنابی ڕۆژنامەنووس بڵاوی بکەوە با خەڵک يا اخواني انت مبارك بك يا ربي ئامین كتكم كركم الاخوي قولوا ده باريمو كبختور تامكن امين 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 يا رب امين ولا حجم حجم ما تولد شيء ئەوە تامێرم رب ودو بسيط مكان يستابرو باقاوي بينا شربتي بينا ديالا بتشو يدي راوستر بقم بلي فاخذ وقت اصيان عاديه لە کۆتایی نووسینی کتێبەکەم پێم ڕاگەیاندرا کە ڕووداوێکی گرنگ ڕوویداوە ویستم لە کتێبەکەم ئەو ڕووداوە گەورەیە باس بکەم و وێنەی کارەکتەرەکان بگرم بەڕاستی بە گەیشتن نێو کچ و کوڕە ڕووداوێکی کاریگەری نێو کتێبەکەم بوو تێگەیشتم ئەگەر بە ژیرانە بیر بکەینەوە هەرگیز ناکەوین و سەرکەوتو دەبین شدي مهر اصليه لا بابا بيني برو زود داي بتسوليه يا اخوان اودان يا ربي اول دبي شيء جني دي ناسي لا والله لا ناسم نازانم چییە امن دي ناسم يا رب ما ورا كرم ورا السلام عليكم عليكم السلام. خۆشحاڵم کە لەوە هەنگەدەتان بینم خير اوش كاك نياز روجنا منوسك سر كوتوا بخير ويسخير زۆر سپاس ئەوە بەتەمای کتابێکی دروست بکاتێ لەسەر گەورە کچان بەخۆشم بانگەشتم کردیا بۆی بەشداربی لەو ڕۆژە خۆشەی بخير یاخوار لە خێر و خۆشی بتان بینم جاگەریزم بدەن دەمەوێت چەند وێنەیەکتان بگرم لە بەوەی لە نێو کتابەکەم بیکەم بە نمونە فرمو. ذاك اللي ناقري نكي رسمي له قبول من يا وتشتري بقف بلي لو شيء خير يعني ما وصل تريد لسنه رسم ما مقري عصاير تشي عصاير باشا قرب كنت يا باشا باو تۆ مامۆستا سبرێتەوە
ئەجا لە کۆتاییدا با ڕسمەتی جەماعیتان بگرم هەموو پێکەوە لێک نزیک ببنەوە ئەزەوێ لەسەر پێوە. وەڵا ڕاست دەکات هەستنەوە حاضر بن یەک دوو سێ دەستەکان ئەرێ بەگەم ئەرێ ئەو پاقراوە چی هات هاي حەچیم کوشتەر بەزارم دەکەی گورە بینە و پاقڵەوەی بینە حەچیم لەو مامۆستای وەلە بەس مامۆستای